خۆپیشاندانی ناڕازیان لە هەندێک لە شارەکانی ئێران و بە شێوازگەلی جۆرا و جۆر بەردەوامە لەگەڵ ئەوەی خۆپیشاندەران لە زۆربەی شارەکان بە توندی و بەخێرایی لەلایەن هێزە ئاسایشیەکانەوە سەرکوت دەکرێن بەڵام بەردەوامی کێشەگەلی کۆمەڵایەتی ئابووری ژینگە ئاو و هەروەها کێشەی کەمایەتیەکان بووەتە هۆی بەردەوامی بەرەنگاری خەڵکی ناڕازی و دەسەڵاتی سیاسی خاڵی بەرچاوی جیاوازی ناڕزایەتیەکانی ئەم دوایەنەی ئێران لە بەراورد لەگەڵ ناڕزایەتیەکانی ساڵانی پێشوودا بەشداری بەرچاوی چینی هەژار لە خۆپیشاندانەکاندایە وەک ئەوەی زۆر بە بەربڵاوی لە زستانی ساڵی پاری هەتاوی دابینرا. ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت ناڕزایەتیەکانی چینی هەژاریش وەک چینی مامناوەندی کنترۆڵ بکات؟ ڕاستەکەی ئەوەیە لە وڵاتێکی 80 میلیۆنیدا کە 26 میلیۆنی لە هەژاریدا دەژین دەسەڵاتی سیاسی بە سەرکوتکردن ناتوانێت بەردەوام بێت. حکوومەت یان دەبێت ڕەوشی ئابووری بنەڕەتی بگۆڕێت یان دەسەڵاتی سیاسی دابش بکات کە هەموو خەتاکان نەکەوێتە سەر دەسەڵات. بەڵام کۆماری ئیسلامی ناوێت هیچ کام لەم کارانە بکات. لە هەلومەرجێکدا کە دەسەڵات ئامادە نیە هەنگاوی ڕاستەقینە بۆ چاکسازی هەڵبگرێت ناڕازیەکان تا چەند دەتوانن بەردەوام بن. بەخصوص شارهای کوچکتر بەتایبەت لە شارە چکولەکاندا شارە سنووریەکان لە ڕاستیدا و گەنجانەی هاتوونەتە سەر شەقامەکان هیچیان لە کیز ناچێت. پێم وایە ئێستا ڕۆژەکە نەگەشتۆتە و ئاستەی بۆ دەسەڵات کۆنتترۆل نەکرێت بەڵام ناڕزایەتیەکان بەردەوامن و بە خێرایی خەریکە دەگەنە و ئاستەی کە ئیتر ناڕزایەتیەکان کۆنتترۆل و سەرکوت ناکرێن. هەندێک لە چاودێر